ژمارەیە کەسایەتی شاری سلێمانی دەستپێشخەریەکیان بۆ پشتیوانیکردنی خێزانەکەم دەرامەتەکان ڕاگەیاند. ئەم پرۆژەیە وەک چرایەکی هیوا ڕووناکیی دەخاتە سەر گیانی بەخشندەیی و هاودەنگی کۆمەڵایەتی لە پایتەختی ڕۆشنبیریدا. وەکو پشتگیریەک بۆ ئەم پرۆژە خێرخوازیە هەستمان بە بەرپرسیارەتی کردووە و پشتگیری ئەم پرۆژەیەمان کردووە بۆ هەر خێرخوازێک بۆ هەر کەسێک کە دێ لێرە شتێک بکڕێ وەکو خێرخوازی وەکو بە پارە بێ بە خواردن بێ بە پاکەرەوە بێ بە هەر شتێک لەو جۆرانە بێ بە هەر موادێ بێ لە موادەکان بۆ ناو سەبەتەکە ئێمە وەکو نووە وەکو پشتگیریەک بۆ ئەم پرۆژەیە بەرامبەری ئەو شتە دانین ینی هەر شتێکی دانا برنجی دانا ئێمە بەرامبەر یەک برنج دانین ینی هەر شتێک دەشتەکان بێ وەکو پارێش بێ پارە دابنێ ئێمە بەرامبەری پارەدان بێ وەکو پاکەرەوە بێ هەر موادێ بێ لە موادەکان ئێمە وەکو پشتگیریەک بۆ ئەم دۆخەی ئێستا بۆ چینی هەژار ئەم پرۆژەیە پشتگیریمان کردو هەر کارمەند هەر کار فرۆشیارێکش بێتە دای کاشێرەکانمان پێ ڕاگەیەنڵێن ئێمە پرۆژێکی وایە پشتگیری پرۆژەکەکەین. چیرۆکەکە لێرەوە لە نێو میوەفرۆشی و مارکێتەکانەوە دەست پێ دەکات. لێرەدا سەبەتەی هەمووان بۆتە ناونیشانی دیاری پرۆژەیە کە ئامانج لێی کۆکردنەوەی یارمەتیە بۆ ئەوانەی پێویستیانە. میکانیزمی پرۆژەکە سادە و کاریگەرە. بە جۆرێک لە هەر مارکێتێک میوەفرۆشیەک و نانەوەخانەیەکدا سەبەتەیەک دانراوە. کاتێک ڕیارێک کەلوپەلەکانی دەکرێت کارمەندی کاژێر بیرۆکەی پرۆژەکەی بۆ ڕوون دەکاتەوە و سەرپشکی دەکات لەوەی کە ئایا دەیەوێت بەشێک لە کڕینەکانی یان هەر شتێکی دیکە بخاتە نێو سەبەتەکەوە بۆ هاوکاریکردنی خێزانێکی دیکە یان نا. ئایبرام ئەمە هاتن ئەم پرۆژەیان ڕاگەیاند کە ئێوەش بەژار من لەمەیە ئێمە ژوتمان بەسەر چاو و ئێمەش سەبەتەیە دانێت ئەوەی کە پێویستی پێێت و ئەوەی کە مستحق بێت و ئێمە هاوکاریەکەن و ئەتوانێت لەو سەبەتەیە بەژار بێت. ئەسا بۆ نمونە کابرات چەند شتێک جیا کاتوانێت تۆ پێڵێت ئەم سەبەتەیە خۆی دانرا و دیارە نووسراوە لی کابرا خۆی بۆ نمونە چلۆیە تەماتی شوێ خیاری داناوە سەبەتەکە لەم سەبەتەیە بەژار بێت و ئەتوانێکی سیان چوارە بکاتەوە ناو سەبەتەکە بۆ یەکی کەسی کەم دەرامەتی ئیسفادەی لێ بکات. پرۆژەکە بە شێوەیەکی سەرەتایی بۆ ماوەی ماگێک بەردەوام دەبێت و سەرکەوتنیشی پەیوەستە بە ڕادەی بەدەمەوە هاتن و پێشوازی ئەرێنی هاوڵاتیانەوە. جێگەی ئاماژەیە هەر کەسێک کە هەست بکات پێویستی بە یارمەتی هەیە دەتوانێت بەبێ هیچ پرسیار و بربەستێک بە پێی پێویستی خۆی لەو سەبەتەیە هەڵبگرێت. ڕامێر عوسمان کەناڵی پەیام سلێمانی.